ئێرە قەسابخانەی سەی سادقە ڕۆژانە دەیان سەراژەڵ لێرە سەردەبڕێن و دوای ڕێکارە تەندروستیەکان ڕەوانەی بازاڕەکان دەکرێن. دەوروپشتی قەسابخانەکە ماڵێکی زۆری تێدایە و هاوڵاتیان چەندین ساڵە بە دەست گرفتی بۆنی ناخۆشی سووتانی پاشماوەی ئاژەڵە سەربڕاوەکان دەناڵێنن. ئەمە جگەلەوەی قەسابخانەکە بە تەنیشت زێرا بوو ئاوڕێی شارۆچکەکەوەیە و بینایی قەسابخانەکەش پاسەوانی نییە. لەگەڵەوەی خزمەتەکە لە ڕاستیە زیانیشی هەیە لەبەرەوەی هەمووی چەند ساڵێک نابێ پاشەڕۆکانیان بە سیارەی خۆڵ فڕێیان. ئەمە لە خواری شارەوەی ئەگەر حی ئاژەڵیشی تیا بسووتێن دیارە بۆنەکەی بەسەر ئەم ماڵانەیە ئاچێ و ماڵانەی ئیزعاجەکە هەم بۆ تەندروستیش زیانی هەیە. جگەلەوەش ئەو دوو زێرا بە سنووقیە ناوشار کە هاتووە لەگەڵ ئەمەیە تێکەڵ بووە. لە ڕاستیە ڕێک کۆتایی زێرا بە سنووقیەکان لای قەسابخانەکە. بەڕێی من ئەگەرم قەسابخانەیە بە حەجمی گەورەبوونی شار گەورە بکرێت و ببرێتە خواری شارەوە هەم خزمەتەکەی زیاترەوە هەم هاوڵاتیانیش لە زیانەکانی سەلامەتە بن. لێ پرسراوی هۆبەی ڤێرتەرنەری سەی سادقش دەڵێت سەبارەت بە گرفتەکانی ئەم قەسابخانەیە چەندین جار سەرخۆیان ئاگادار کردووەتەوە بەڵام هەتا ئێستا نەتوانراوە ئەو گرفتانە چارەسەر بکرێت. ڕاستی ئەمەوە نزیکەی 10 ساڵ زیاترە 2 ساڵ ئێمە داواکەن ئەو قەسەبخانە نەمێنێت لەوێ یعنی ئەمە کێشەکەی ئەمڕۆ نیە لە زۆر لە مێژەمە داواکەن قەسەبخانە یەکەم لەبەرەوەی شوێنەکەی شوێنی قەسەبخانە نییە دووەم قەسەبخانەکە زۆر کۆن بووە کاتی خۆی کە دروست کراوە بۆ 16 قەساب دروست کرا ئێستا نزیکەی 30 قەسابمان هەیە داواکاری سەر خواستی گۆشت زۆرە قەساب زۆرە لەبەرەوە ڕاستیەکەی ئەو قەسەبخانە نەتوانێت ئەوم قەسابەی هەیە نە هیچ مەرجێکی تەندروستییان هەیە. هاوکات قایمقامی سەی سادق ئەوە ناشارێتەوە کە بینایم قەسابخانەیە شیاونی و ئەوەشی وت لەم ساڵدا قەسابخانەیەکی نوێ لە دەرەوی شارەکە دەکرێتەوە لە لایەن کەرتی تایبەتەوە. لە ڕووی بیناوە بیناکەشی بچووکەوە بە هیچ مەرجێکی تەندروستی و وەکۆڵی سەیفتیشی تیانە بۆی کە لە ڕووی تەندروستیەوە ئێمە و گۆشتی کە خینە ناو بازار مەرجە تەندروستەکانی تابێ بە بەردەوامی بیتەرە و ڤێتەرنەری سەی سادق کتابمان لەسەرەکەن ئێمە لە 2 ساڵی ڕابردوو لە ڕێگەی کەرتی تایبەت شخصێکات داوای کردنەوەی قەسابخانەی کردووە خۆشببختانە ئیجرعاتە ئیداریەکانی تەواو بووە کتاب و مۆڵەت پێدانەکەی تەواو بووە زەویەکە تەخسیس کراوە بۆ قایم قامێت ئێمە وەک قایم قامێت لاریمانە زەویەکە تەبەڕوعەکەین بۆ ئەو کەسە بۆی کە قەسابخانەکەی تیا دروستکە. پێی زانیارەکانی پەیام کە دەستی کەوتووە لە ساڵی 2013 بڕی 1 ملیارد دینار دابین کرا بۆ دروستکردنی کوشتارگەیەکی نوێ لە سەید سادق بەڵام بەهۆی کەمتەرخەمی لایەنی پەیوەندیداری ئەو کاتەوە ناتوانرا بکرێتەوە. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.